بەرماڵێک بۆ نوێژخێنان و سەڵتێک بۆ پاکڕاگررتنی ژینگە. ئەمە بیرۆکەی چەند گەنجێکە لە شاری کەلار کە لە ناو پارکەکانی شاری کەلارە بەرماڵدانێن بۆ ئەو کەسانی کە دێنە پارکەکە و بیانەوێ نوێژێک بکەن بەرماڵیان بۆ بەردەسەخەن و هەروەها لەگەڵ ئەوەشدا ئەو پاشماوانەی هەیەە بیان خەنە ئەم سەڵانەوە بۆەوەی پارکەکان پیس نەبن. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمەلای کاگڕاستی کە خاوەنی بیرۆکەیە. کاگڕاستی سڵاوت لێبێ، خەڵکی ئەم شارەنیت و بووی بە زاوای کەلاریەکان، بەڵام ئێستا لە کەلارە خزمەتەکەی. بەڵێ بەخێر بن سەر چاوم بۆ کۆی خۆم بە خەڵکی ئەم شارە ئازانم هیچ فەرق و جیاوازی نییە، کەلار بێ زاخۆ بێ خانەخین بێ سلێمانی بێ هیچ فەرقی نییە ئینشاڵڵا کوردستانیەکە. چەند گەنجێکین ماوەی نزیکەی 2 بۆ 3 مانگە چەند کار و پرۆژە و چالاکیێکی بچووکمان دەست پێ کردووە بۆ کۆی خزمەتێکی خەڵکی خۆمان بکەین. خزمەتەکانی هەمووی بۆ چاکەی گشتیە، بۆ هۆشیارکردنەوەی خەڵکە بۆی هەست بە پرسیارەتی بکەن، بۆ پاکڕاگررتنی ژینگەیە یاخود ئەمە بەرماڵ و بۆکسەدانین لە شوێنە گشتیەکانە لە پارکەکانە بە تایبەتی هەر کەسێک بتوانێت ئەرکاینەکەی خۆی جێبەجێ بکات. کە خەڵکەتان بینێت چیتان پێڵێ کاگڕاست؟ وەڵی سواز بەخواجگە لە دەستخۆشی و ینی پاڵپشتی مانەوی و تەنانەت مادیش مادیەکە بۆ خۆمان نایەمە و خۆمان سواز بەخۆیانی هیچ بڕەپارەیەک بۆ هیچ شتێک وەرناگرین، بەڵام تەنار کەسێک بۆ نمونانێک مەوادە کەرەستێ یان هێشتمان پێویست بێ کەسی خێرخواز و دەست ڕۆیشتووی ئەم شار و وڵاتی خۆمان تەبەڕوعکات. سەرەتا لە گیرفانی خۆتان دەستان پێ؟ بەڵێ بەڵێ ئەرەوەڵا ینی لە گیرفانی خۆمان و بە شانازی شوین بە منەتی نازانین ئێمە وەکو خۆمان حەزمان کردو، ینی شتێک پێشکەشی خەڵکی خۆمان بکەین لەسەر حسابی خۆمان کار و چالاشیمان کردووە. ئێستا خەڵکی خێرخوازاتەوە پێشەوە. ئێستا خێرخواز هاوکاریتانە؟ بەڵێ بەڵێ، بەڵام وەکو ئەوی بڵێ هیچ دەستگایەکی تاوان دەستگا و ڕێکخراومان زۆرە لە کوردستانە، بەڵام هەتا ئێستا هیچ کەسێک وەکو لە ڕێکخراوەکان ناتون پاڵپشتی ئێمە بکەن. تا ئێستا چەند بەرماڵتان لە پارکەکان داناوە بەرماڵ و سەڵی خۆڵکاگڕاست؟ بەڵێ وەکو بەرماڵەکە تازە دەستمان پێ کردەوە، بەڵام سواز بەخۆیانی 25 دانە بەرماڵمان داناوە بەم بۆکسانەوە. ڕاستی کەمێک کولفەی هەیە ینی هەموو شتێک ئیتر کەسێک 50 دانەی وەکو خێرخوازی بەڵێ بۆی دامین کردین 25 مان داناوی شەڵا 25ەکەی تری دانین. ئەم سەتڵی خۆڵانە 12 سەتڵی خۆڵە، ئەمانە بەڕاستی هەمووی تێچووە لە بە منێکی گەنج یا بە دوو هاوڕێی من ناکرێ دامینی بکەین، بەڵام کەزێ لەخوا بەزیابێ کۆمپانیایەکی کاسبێکە حەزەکات پێی خۆشە وەکو خێرێک بۆ وڵاتەکەی خۆی و بۆ شارەکەی خۆی دابینیەکە. کەس لە شارەکانی ترۆ پەیوەندیتان پێوەکە کە ئەم بیرۆکە بن لە شارەکانی تری جێبەجێ بکەن؟ بەڵێ وەڵایی ئەم بیرۆکەی بەرماڵە کەسێکی بەڕێز پەیوەندی پێوە کردم وتیمە لە شاری هەولێرەوەم پێم خۆشە نزیکی 50 بۆ 60 بەرماڵتان بۆ دابینەکەین بە بۆکسەکەەوە بێن لە پارچێک بۆ نەپارچی سامی عەبدوڕەحمان بێ لە هەولێر دای بنێن وتی من ئیشەکەی ئێوەم بینیوە فکرەکەتان جوانە حەز ناکەم وەکو ڕێزێک خۆم بیکەم ئێوە بیکەن مشتمان قەیچێکای شڵا لە هەفتەی ئایندایەتی. ئێوە کە دێن ئێرە لەگەڵەوەی سەڵی خۆڵەکان دانیان خۆتان ئەو باخچە و پارکەش خاوێن نەکەنەوە؟ بەڵێ بەڵێ ئەرە وەڵایترەوەی پێمان بکرێەوەی ژینگە پارێزی بێت پاکڕاگررتنیە شوێنە گشتیانە بێ خۆمانەیکەین. چ داواکاریەکان هەیە لە وڵاتیان؟ وڵی هاوڵاتیان گەنج بە تایبەتی ڕێزی ئەم شوێنە گشتیانە بگرنیانی ئەم پارکە خزمەتەکرێ هیلاک بوون پێوەی بەڕاستی ژینگە پارێز باخەوان شارەوانیەکان ینی شتێکیش کە خراپیەکەن بۆ منە کورسی ئێمە کورسیمان چا کردوێتەوە کورسی پارکەکان دانراوە کۆمەڵی کەسی بە تەمەنی بەڕێز دانیشن لەسەری کۆبنەوە قسە بکەن شکاندویانە گلەی یەکەن ئەڵێن وڵی گەنجێ دەیشکێنێ ئێمە شوێنمان نامێنێ دابنیشین ینی ئەو شتانە شایانیەوە نیێتەوە تێکی بێ بیشکێنیت ڕێزی لێ بگرن و تا باشە دەستەکان خۆش بێ کاگڕاستی ئەمە ئەو پۆستەرانەیە کە لە سەڵی خۆڵەکان دایەنێن دروشمێکیان لەسەری نووسیوە کەلار شایستەی پاکترین شارە پێکەوە ژینکەی کەلار جوانترەکەین. ئەم گەنجانە بە خۆبەخشانە هەڵەسن بە خاوێنکردنەوەی پارکەکانی شاری کەلار و لەگەڵەوەشدا سەڵی خۆڵی بۆ دانین بۆەوەی هاوڵاتیان پاشماوەکانیان بکەنەوە سەڵتانەوە لەگەڵەوەشدا بۆکسێکیان دانەوە بەرماڵێکی تایە ئەوانەی کە دێنە پارکەکە و بیانەوێ ئەرکاینیەکانیان جێبەجێ بکەن لێرە بەرماڵیان بۆ دانراوە.